دکتۆرە کەژان کاوم لەگەڵای پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونە لەسەر پێشنیاری من ئەمڕۆ باسی جۆرەکانی ڕێگریەکەین لە مناڵبوون لە ماوەی ڕابردووە ئەوەندەی کە سەرنجم داوە کۆمەڵێکی باش لەو دایکانەی کە ڕویان تێکردوون کە مناڵی 6 مانگ و بەرەوژووریان هەیە واتە کەمتر لە ساڵ دووبارە باسیەوەکەن کە شیری خۆیانێن و هەمدیس دووجانن جامە حاڵەتێکە ڕەنگە بۆ مناڵەکەش باش نەبێت بۆ هەردوو لاش باش نەبێت ئەو ماوەکەمە کە مناڵی یەکەم لە شیر نەبرابێتەوە کە دووبارە دایکەکە دووجانە بێتەوە بۆ وردەکاریەم بابەتانە و چۆنتی ڕێگری هەرە باش لە مناڵ بوون لەگەڵمان بن و ڕاستە خۆش لە پێیجی فەرمی کورسا دەواتوان پرسیارەکانتان بنووسن و منیش لە کۆمنت پێی خوێنمەوە وەڵامیشتان بۆرەکەم دکتۆرە بانیت باش بەخێر باش دکتۆراوەت زۆر سپاس بۆ بەڕێزت جۆرەکانی ڕێگریکردن لە مناڵبوون بەگشتی پێمان بڵێیت بەڵێ ئێمە ئێستا چەند جۆرێکی زۆرمان هەیە لە ڕێگریکردن بۆ مناڵبوون و ئەم جۆرانە بە پێی ویستی دایکەکە و هەروەها بە پێوەی کە ئەوێت چەند ساڵ ڕێگری بکە لە دووگیانی بۆن بنە و دوو هاوسەرە قەراریان هەتاوەکو 2 ساڵی کە 3 ساڵی کە نایانێ مناڵێکیان ببێ هەمانە لە 3 ساڵەوە هەمانە هەتاوەکو 10 ساڵ ئەتوانن ڕێگری بکەن وهروە بە پێی تەندروستی دایکەکە ئەمە جۆرەکەی دیاریەکەی چۆن بە پێی تەندروستی بۆ نمونە کۆمەڵێک ڕێگەمان هەیە بۆ ڕێگریکردن لە دووگیانی هۆرمۆناتە و کۆمەڵێک ڕێگەمان هەیە بەبێ بەکارهێنانی هۆرمۆنە ئەو ڕێگەیانی کە بەکارهێنانی هۆرمۆناتە ئەبێت کۆمەڵێک صفات لە دایکەکەی هەبێ کە بگونجێ بۆ بەکارهێنانی ئەو هۆرمۆنانە هەروە بەپێی حەزی دایکەکە خۆشێتی بۆ نمونە هەیە لەگەڵ ئەم جۆری ڕێگریکردنە مرتاحە هەمانە لەگەڵ جۆرێکی ترا مرتاحە ئێمە ئەوانە بە سەرپرشتی پزیشکی پسپۆر دیاریەکرێ جۆرەکەی ئەگەر بینە سەر جۆرەکانی هۆرمۆنات هۆرمۆنمان هەیە بە شێوەی حەبە و هۆرمۆنمان هەیە بە شێوەی لەو لەبدا ئەندرێت لە ناولەشە و یان ئەوە تا بە شێوەی لاستیکێکی بچکۆلەیە کە لە قۆڵادا ئەندرێت یانەوە تا بە پێی جۆرێکمان هەیە لە زگەیە ئەندرێ بە قۆڵەوانێ و هۆرمۆنەکان خۆشیان دوو جۆرن دایکەکە شیر ئاات یا دایکەکە شیر نایەت و هەروەها بە پێی باری تەندروستی دایکەکە بۆ نمونە ئەو جۆرە حەبانەی کە پرۆجسترۆن و ئیسترۆجینیان تایە ئەوانە تۆزێک قورسترن بۆ ئافرەتانی کە مەسەلەن کێشێکی زۆریان هەیە یان جگەرێکێشن یان زەخت و شەکریان بەرزە یان نەخۆشی دڵ و چەند نەخۆشیێکی تر هەیە یان باشترەوان ئەو جۆرە حەبە بەکارنێنن بڵێ بۆچی باسی ڕێگری لە مناڵبوون و شیرپیانی شت کردواتە شیر پێدانیش سروشتی نابێتە ڕێگری لە مناڵبوون بڵێ شیرپیانی سروشتی ئێمە زۆر لەگەڵیان بە تاکید حەزەکەین هەموو دایکان هەتاوە کۆتوانن بە تایبەتی 6 مانگی یەکەم شیری خۆیان بن بە مناڵەکانیان بەڵام ئەگەر هاتوو بە شێوەیەکی مەزبوط ئەو شیرپیانە بەکار نەهێنرێت ڕێگریەکی تاوامان بۆ ناکە لە مناڵبوون هەرچەنە هیچ کام لە ڕێگەکانی مەنعکردن لە سەیاسایی نییە باشە ئەگەر بڵێن شیرپیان لە سەدا چەنە بەڵێ شیرپیان ئەگەر زۆر بە تاواتی بەکاربێنرێواتە دایکەکە هیچ شیری قوتوی لەگەڵانە تەنانەت یەک ژەمیش بێت و ئافرەتەکە هیچ سووری ماگانەی بۆ نەیەت و هەروەها 6 مانگی یەکەم ئەمە تقریبا ئەتوانین بڵین لە 108 ڕێگری ئەکا بەڵام ئەگەر هاتوو ئەو دوو هاوسەرە بە تاواتی قەراریان نابوو کە بەم نزیکانە هیچ ئامادەنین مناڵێکی تر بێن لە دنیاوانە وا باشترە ڕێگەیەکی پێش بە شیرپیان نەبەسن بڵێ خانممان هەیە مەسەلەن تازە عملیات کراوە چەند مناڵێکی بە عملیات بووە 2-3 مناڵی وردی لەسەر یەک بووە ئامادەنیە مناڵێکی تری ببێ بە تەکید ئێمە نەسیحەتی ناکەین کە پشت بە شیرپیان ببەسێ زۆر باشە با بێنە سەر جۆری ئەو حەبانی کە بەکارهێنرێت هەمووی ئەبێ ڕۆژانە بەکاربێنێت یاخۆتیایەتی کە درەنگتریش و کاتێکی ماوەی بەتەکید ئێمە حەبەکان کە بەکارهێنرێت بە تایبەتی ئەو حەبەی کە یەک جۆر هۆرمۆنی تیا کە تەنها هۆرمۆنی پرۆجسترۆنە زۆر تەکیدی لێ ئەەکەینەوانێ کە هەموو شەوێک و هەموو ڕۆژێک لە هەمان کاتی خۆبی خۆ بۆ نمونە هەموو شێ سەعادەی شەو نابێ هیچ حەبێکی بیر بچێ ئەگەر هاتوو بۆ نمونە یەک دەنەک حەبی بیرچوو ئەبێ هەر کاتێک کە بیریەکەوێتەوانێ دەنکەکەی کە بیری چۆ بیخوا و دەنکەکەی ڕۆژی داهاتوو بۆ نمونە دەی بەیانی بیریەکەوێتەوانێ کە دوێنێ شەو نەی خواردو دەی بەیانی دەنکەکەی دوێنێ شەو ئەخوا و لە دەی شەوە بە هەمان شێوە ئەو دەنکەی خۆی کە شەوانە لەسەری ئەڕوا ئەبێ وەری بگرێتەوانێ باش بیرچوونی دەنچێک هەبوو
دەبێتەوەی کە چانسی دووجانی زیاد بکات. بیرچوونی یەک دەنک حەب کێشەیەکمان بۆ دروست ناکە، بەڵام لە یەک دەنک زیاتر بێ واتە بێ بە دوو دەنک بە پێی ئەو ڕۆژەی کە تیا بیری چۆ بۆ نمونە لاستەیەکی یەکەمی سووری مانگانە بێ یا ناوەڕاست بیا دوای بێ ئەبێت ڕێگەیەکی تری منعکردنی لەگەڵا بەکاربهێنرێت. دکتۆرە ئەو جۆرە ڕێگریانە چین لە مناڵبوون کە ئەکرێت بەبێ پرسوڕای پزیشکی پسپۆر پێڕەو بکرێن. ئێمە بەتەکیید حەزەکەین هەموو جۆرەکان بە پرسوڕای پزیشک بێ بۆەوەی ڕێنمایی زیاتر و بەرچاوڕۆنی زیاتر بین بۆ دوو هاوسەرە. هاوسەران زۆر ئێستا منعی طبیعی بەکارێن و زۆر اعتیمادیان لەسەر منعی طبیعیە، بەڵام ئێمە ڕۆژانەش نەخۆش ئەبینین کێت ئەڵێ بەسەر منعی طبیعیوانی حملم کردو داوای لە بارچوون ئەکەن کە ئەمە زۆر نایاسایی و حەزەکەین و هیوادارین هیچ نەخۆشێک داوای ئەومان لێ هەر باسیشی نەکا بە هیچ شێوەیەک. بەڵێ منعی طبیعی ئەبێت ئەو دوو هاوسەرە زۆر ئاگیان لێبێ بە تایبەتی خانمەکە لە ناوەڕاستی سووری مانگانەیە حرارەتی خۆی بپێوێ بۆەوەی ئاگادار بێت لە دابەزینی هێلکە، بەڵام ڕێژەی سەرنەکەوتنی زۆرە تقریبا نزیکی لە سای 21 بۆ 23 یعنی ئەگەر 100 هاوسەر ئەم منع طبیعیە بەکار بهێنن وی هەیە نزیکی 23 هاوسەر دووگیان ببێتەوانێ، ئەمەش ڕێژەیەکی زۆرە، ینی ئەگەر بە تەواتی قەراریان ناوە ناکرێت لەسەر منعی طبیعی بەردەوام بن. باش چ جۆرێک بەدەر لە منعی طبیعی کۆندۆممان هەیە. کۆندۆمیش ئەگەر بە شێوەیەکی ڕێک و پێک بەکار بهێنرێت بە تایبەتی تەرکیزی لێ بکرێت لەو فترەیە کە ئێمە هێلکەی تیادا بەزێ مەسەلەن ڕۆژی نۆیم تا حەڤەیەمین ئەم فترەیە زۆر ئەبێ ئاگیان لێبێ کۆندۆمەکە بە شێوەیەکی ڕێک و پێک بەکاربێنن هو هیچ شتێکی تر لەگەڵ کۆندۆمەکە بەکار نەهێنرێت. بۆ نمونە هەیە ئاگای لێنێ بۆ نمونە خانمەکە نینۆکی تیژە نینۆکی تیژ نەبێ بڵێ و ئەو شتانەی کە یارمەتی ئەیە بۆ چەورکردن لەگەڵ یا بەکار نەهێنرێت تەنها کۆندۆمەکە بڵێ باشترە بەکار نەهێنرێت. باشە بەدەر لەوە ئەمەوێ بێمە سەر باسکردنی لایەنە نەخوازراوەکانی ڕێگریکردن لە مناڵبوون. بە نمونە ڕێگریکردن لە مناڵبوون بۆ ماوەی زیاتر لە ساڵێک ئەبێتەوەی ئەوەی کە لەناو خەڵک هەندێک جار ڕەنگە بیستبێتمان ئەوترێ منداڵدانی ئەو خانمە وشک کە بێتەوە واتە بە کەڵکی مناڵبوون نایە لەمەولا. لە ڕووی زانستیوانەیە ئەو کەلیمەی کە لەناو خەڵکا باوەڵێ گەرمەنە زۆرکەی ڕەحمە وشکە بێتوانە بە تەکید ئەوە کەلیمەیەکی زانستینە و یعنی هیچ بنەمایەکی زانستی لە پشتەوە نێ نەخەر، بەڵام تەمەنی دایکە کە دەورە بینێ بۆ نمونە مناڵی یەکەمی لە 20ەکانە بووە 8 ساڵ 9 ساڵ منعەکە تەمەنی گەورەتر ئەبێ ئەکەوێتە ناو سیەکانەوانێ بە تەکید مەخزوونی هێلکەمان کەم ئەکا و کوالیتی هێلکەکان خۆشیان کەمەکە. باشە ئێوەکو پسپۆری ژنان و مناڵبوون ڕێنمایی دایکان ڕێنمایی خانمانەکەن بۆ ئەوی لە چ تەمەنێکا مناڵیان بێت چ تەمەنێک زۆر گونجاوە بۆی کە مناڵێکی ساخ و سەلامەت و دایکێکی تەندروستیش بێت. تەمەنی 20 هەتاوەکو سەرەتای سیەکان یعنی تقریبا هەتاوەکو 35 ئێمە کێشەیەکمان نیە ئەگەر و عایلێ قەراریان ناوە لە هەموو ژیانیانە بە پێی حەزی خۆیان بێ دوو مناڵیان ببێ سێ مناڵیان ببێ ئەگەر لەو تەمەنەیە عایلەکان تەواو بکەن زۆر شتێکی باشە، بەڵام لە دوای تەمەنی 35 جوانێ ئێمە بە تەکید کوالیتی هێلکەکە نامێنێت، هەروها تۆی پیاوەکەش عینەش دەور ئەبینێ هەروەک چۆن کوالیتی هێلکەدا ئەبەزێت تۆی پیاویش کوالیتیەکەیدا ئەبەزێ بە تایبەتی لە تەمەنی چلەکانەوانێ و لە چل بەرەو ژوور خانمان زیاتر معڕەزن بۆی لە بارچوون ڕووبات و زیاتر تەشەوهاتی خوڵقی و بۆ نمونە مەنگۆلی زیاتر بێت لە ناو لە دوای تەمەنی 40 ساڵیوانێ لەبەرەوە زۆر باشترە لە تەمەنی 20 هەتاوەکو 35 خێزانەکەیان تەواو بکەن. باشە دکتۆران دەجار لە پزیشکانمان بیستووە کە باسی ئەوەکەن فلانە خانم نەخۆشیکوێ پیانوتووە باشترە دووجان بیت بۆی ئەو نەخۆشیات لەسەر لا بچێ یاخود نیشانەکانی لەسەر کەم بێتەوە ئەکرێ دووجانی وەکو بەشێک لە چارەسەری هەندێک نەخۆشی سیر بکرێت. ئەوە لە ڕووی زانستیوانە هیچ بنەمایەکی نییە، بەڵام ئێستا بۆ نمونە ئێمە نەخۆشێکمان هەیە وردەکیسی هێلکەیانە تەبعانەوانەی کە وردەکیسی هێلکەیانیان هەیە بە شێوەیەک هۆرمۆنەکانیان جوان ئیش ناکات هێلکەیان هەموو مانگێکدا نابەزێ ئەگەر مەنەعنەکەن باشترە
ئەو نەخۆشانە ئێمە حەزەکەین هەتا زووە سکەن مەنەعنەکەن و خێزانەکەیان تەواو بکەن لەو فترە گەنجەی کە هەیەە بەڵام وەکۆی کە بڵێ بۆن مناڵە گرەیەکی مەمکی هەیە یان گرەیەکی سەرڕەحمی هەیە ئەمە لە ڕووی زانستیەوانە شتێک نییە بڵێ چارەسەری بۆ ئەکا لەوانەیە چەند کیسێکی هێلکەیان هەیە بۆ نمونە ئەوانەی کە نەکوردەکی سێلکەیان کی سێلکەیان خۆی ئەو فترەیە کە حملەکەیە لەبەرەوەی هێلکەیانی ئیسراحەت ئەکە لەو فترە ئەو کیسە دروست نەبێ بەڵام دوای حملەکە بۆی هەیە دروست بێتەوە یعنی وەکو چارەسەر نییە باشە بەباسی ئەوە بکەین هەندێک گرفت هەیە لە کاتی دووجیانیان ڕۆیات وەکو توشبوون بە شەکرە یاخود گرفتی تێکچوونی هۆرمۆنی ڕوودا ئەمانە بەسپڕی باشترە بن یاخود خراپترە بن بەتەکیید ئەوانەی کە شەکرەیان هەیە لە کاتی دووگیانیا ئەگەر خۆی پێش حملەکە شەکری هەبێت لە کاتی دووگیانیا شەکرەکەی بەرزتر ئەبێتەوانێ بۆ پێویستی بە چاودێری زیاتر و وەرگرتنی عیلاجی زیاتر و متابعی زیاتری شەبێ و ئەو خانمانش کە ئێمە هەستەکەین مەسەلەن لە کاتی حملەکەیە بەهۆی چەند نیشانەیە کەوانیان بەهۆی ئەو پرسیارانی کە لەیەکەین لەسەر خۆی و لەسەر ڕابردووەکەی کە زیاتر معڕەزە بۆ شەکرە بۆ نمونە لە مانگەکانیان خیرا شەکرەی بەرزەبێتەوانە ئەڵێ دکتۆرە عیلاج وەرناگرم دوای فێرە بم یان لەوانەیە دوایی نەیپەڕێنم ئەمە بیرکردنەوەیکی زۆر هەڵەیە هیوادارم خانمان لە کاتی دووگیانیا بۆ نەخۆشی شەکرە بە تایبەتی عیلاجەکانیان زۆر بە مەزبوطی و بەڕێکی وەرگرن هەم لەبەر تەندروستی دایکەکە و هەم لەبەر تەندروستی مناڵەکە کە ئیپارێزت لە کۆمەڵی کێشە و مەسەلەی غودەش بە هەمان شێوە غودە لە کاتی دووگیانیا زیاتر پێویستی بە متابعە و زیاتر پێویستی بە کۆنتڕۆڵکردنە ئێمە هەموو سێ مانگجارێک ئەبێ ڕێژەی غودەکەی پێوێت و بە پێی ڕێژەی غودەکەی بۆی هەیە بڕی دەرمانەکەی بۆ زیاد بکەین چونکە کەمی غودە لە دایکانە بۆی هەیە تەندروستی مناڵەکە تێک بعد بۆی هەیە لە مستەقبەلا گەشەی مێشکی و توانای زیرەکی لە مەکتەبە بە پێی پێویست نەبێ بە تەکید ئەو دوو نەخۆشیە زۆر پێویستیان بە متابعەیە باشە دکتۆرە باسی ئەوە بکەین ئەگەر خانمێک ڕێگیری کردووە لە مناڵبوون بۆ ماوەیەک دوای چەندێک چانسی ئەوەی هەیە کە دووجیان بێت ئەتە ڕاستە خۆ دوای مایەک لە ڕێگریکردنەکە کە ڕێگریکردن نەمێنێت یاخود ئەو دەرمانە بۆستێنێت یاخود ئەو جۆ ڕێگریکردنە بۆستێنێت ئەشی ڕاستە خۆ پرۆسی دووجانی ڕووبات یاخود کاتێکی زیاترێت هەر کاتێک ئەو دوو هاوسەرە قەراریاننا کە بەتەمای مناڵێکی تر بن ئەتوانن دووگیانەکەیان بوەستێنن و محاولە بکەن بەڵام وا باشترە تقریبا نزیکی پێش سێ مانگێک فۆلیک ئەسید و حەبی ڤایتامین دی وەربگرن چونکە ئێمە فۆلیک ئەسید زۆر پێویستمانە بۆ گەشەی مێشک و دەماری مناڵەکە و ڤایتامین دیش ئێستا لە زانستی تازە زۆر بەکارهێنرێ بە تایبەتی لەو ئافرەتانەیە کە معڕەزن بۆی فشاری خوێنیان بەرز بێتەوانێ یارمەتی دەرێکی باشە. تۆکو پزیشکی پسپۆڕی ژنان و مناڵبوون پێت باشە یاخود بە گونجاوی زانیت لە ڕووی زانستیەوە دایکێک چەند سک بکات چەند مناڵی هەبێت بۆ تەندروستی خۆی ئێستا دایکان ڕەنگە بەشێکیان دانەیەک دوان دایکانی ئێمە و پێشتریش ڕەنگە 7 و 8 و 10 هەبوو بێت. بڵێ ئەوەش چەند هۆکارێک دەورە بینە ئەگەر دایکەکە تەندروست بێ و گەنج بێ و خۆشیان حەزیان لێبێ و مناڵەکانی بە سروشتی زۆر سەرگیری کرد زۆر سەرگیری کردواتە بە عملیات مناڵی نەبوو بێ قەچێک کاتوانێ هەتاوەکو 4 و 5 بیبێ بەڵام ئەگەر حالەت و حاڵەتی دایکەکە نەیتوانیان نەخۆشیێکی لەگەڵ یا تەمەنی بەرەو سەرەوە ڕۆیشت بوو بەڕای من پێویست ناکات لەوە زیاتر زەخت لە خۆیان بکەنەوە دوو هاوسەرە ئەمە بەنیسبەت مناڵبوون بە سروشتی و تەندروستی دایکەکە بەنیسبەت ئەوەی ئەگەر هاتوو ئەو خانمە بە نەشتەرگەری مناڵی بوو هەتاوەکو سێ نەشتەرگەری لە ڕووی زانستیەوانێ ئێمە ئەتوانین بڵین پەسەندە بەڵام لە سێ نەشتەرگەری بەرەو سەرەوانێ زیانێکی زۆر بە تەندروستی دایکەکەگەیانێ بۆی هەیە لە نەشتەرگەریەکانی داهاتوە وێڵاشەکەی ببێتە ناوە تووشی خوێنبەربوون ببێت تووشی دەرهێنانی ڕەحم ببێ لەبەرەوە مناڵبوون بە نەشتەرگەری هەتا سێدانە کافیە بەڵام بە سروشتی ئەکرێ زیاتر بە سروشتی ئەکرێ زیاتر بێ بەڵ بەتەکید ئێمە زۆر حەزەکەین هاوسەران قەرار بن مناڵیان بە سروشتی ببێ بەڵام بەداخەوە ئێستا مناڵبوون بە نەشتەرگەری زۆر زیایی کردووە لە هەموو جیهانی شازیایی کردو خۆی بە پێی ستانداردی عالەمی بێ لە 115 بێ بەڵام ئێستا ڕێژەکە زۆر لەوە زیاترە. پرسیارێکی خۆمانە بکەم خەتای کێیە؟ خەتای کێیە؟ وەڵڵاهی خەتاکە هەستەکەم خەتای هەموو لایەکە و دەوروبەریش زۆر دەورە بینێ بۆ نمونە ئەڵێ من کچە پورەکەم بە عملیات مناڵی بووە با منیش بچم بە عملیات مناڵم بیان دایکەکەی کە لەگەڵێتی ئەو هاوڵی نەخۆشانەی کە لەگەڵ نەخۆشەکان یە نەخەستەخانە
تحملی ئەوە ناکەن و قوبوڵی ئەوە ناکەن نەخۆشەکان ژان ببینێ ئەڵێ مرد نا بەعکسەوانی مناڵبوونی شتیشم بیستوەڵێ هەر کوشتیان بڵێ باشە بۆچی دکتۆرە ئەم بیر و ڕایە یاین چی کوشتیان هی ئەوەیە ئەم ئازارە خەڵک زۆر بەلایەوە سەیرە یاخود بەلایەوە قبول نەکراوە یاخود ئەم جی لە نوێ بەلایەنەوە قبول نێت بۆچی ئەڵێ کوشتیان خۆ لە نەخۆشخانەوە کامێرە هەیە و ئەوە ستاف هەیە و کەس ناتوانێت بەتاکید من پیان ئەڵێم لە کۆنەوانێ مناڵبوون بە سروشتی هەبووە خوا هەروای داناوە ئینسان ئەتوانێت ئەگەر ئەو قابلیەتێتیان نەبووە دانە ئەنرا لە ئەوڵ خۆ عملیات نەبووە ڕاستە نەشتەرگەری بە پێویست ضرورە لە زۆر شتیشە دایکان و مناڵەکەشی پاراستووە بەڵام ئەگەر دایکێک هیچ کێشەیەکی نەبێ و مناڵەکە هیچ کێشەیەکی نەبێ هاوڵێکی باشی لەگەڵا بێت تەشجیعیکە و ئێستا زۆر ڕێگەش هەیە کە یارمەتی دایکانەیە بۆ کەمکردنەوەی ئازار و ئازارشکێن و لە چاو جارانە و لە چاو سەردەمی کۆنا مناڵبوون زۆر فەرقی کردووە لە ناو نەخۆشخانیان چاودێری ئەکرێن بەس هەر ئەوەیە ینی بۆ بە چاولێکەری زۆر حەزەکەن ئەڵێ ناوەڵا با ئەو ئازارە نەبینێت گوناحە عملیاتەکە ئەڕۆیت بە نیم سەعات نەجاتێ بێ و دوای هەڵەسیتەوانێ ئەوەم باشترە لەوەی کە من 12 بۆ 24 سەعات ژان ببینم باش قسەیشتری شەیە ئەمان گفتوگۆ لەسەر ناکەین چکە پرسایی ترماوە بەڵام یەکێ لە گلەیەکانی خەڵکیژەوەڵە بەشێک لە دکتۆرەکان خۆیان بە نەشتەرگەری مناڵیان نەبێت بەڵام ڕێنمای ئێماکەن بە سروشتی ئەمان با بمێنێ بۆ ئەویان لەوانێ بۆ یەک شت بگەڕێتەوە یعنی من ئەوەی دیقەتم مابێ زۆربەی دکتۆرەکانە توان بڵێن لە سا هەشتان مناڵێک بۆ دوانیان نەبێ بەس ئامەی خەڵک حەزی لە مناڵێک بۆ دوان نییە لەوانەیە حەزکات سیان و بەرەو ژووری ببێ ئێمە لەبەر خاتری تەندروستی دایکەکەمانە کە تووشی 4 نەشتەرگەری و 5 نەشتەرگەریە بێ بەڕاستی زۆرە بۆ سیحەتی دایکەکە باشە دکتۆر با بێنێ سەرەوەی ڕەنگە هەندێک لە هاوسەران بەزانین یاخود بە نەزانین بگەنەوە حاڵەتی کە هەست بکە ئەم دایکە بەرەو دووجانیە چێت جا ئێمە یەکێک لە ڕێگەکان ڕێگریکردنی کتوپڕە لە مناڵبوون یاخود بۆ حاڵەتی کتوپڕ چارەسەرێکی سەرەتایی هەیە یاخود دەرمانێک هەیە کە ڕاستەوخۆ بەکاربێنرێت ئەگەر ئەکرێ بەکاربێنرێت لە ماوەی چەند ڕۆژە و چۆنیش بێت بەڵێ ئێمە چەند ڕێگەیەکمان هەیە بۆ ڕێگریکردن لە دووگیانی بە شێوەیەکی کتوپڕ بۆ نمونە منعێکی تەبیعیەکەن و لە دەستیان دەرچۆیان کۆندۆمەکەیان دراوە یان سوودفەتەن حەبەکانی بیرچوت دوای بیری کەوتوتەوانێ دوو شێوازمان هەیە شێوازمان هەیە لەولە بە کە لە ناو ڕەحمادا ئەندێت و هەتاوەکو 5 ڕۆژی یەکەم لەو لە بیرچوونە ئەتوانرێت دابنرێت خۆی تەبان هەتاوەکو زووتر دانرێ باشترە ینی 24 سعاتی یەکەم ئەو نەخۆشە پەیوەندیمان پێوە بکات و سەردانی دکتۆرەکەی خۆی بکە لەو لە بەکەی بۆ دابنرێت باشترە جۆری دووهەممان هەیە کە حەبە ئەوش دوو جۆر حەبە جۆرێکیان هەتاوەکو 72 ساعت ینی 3 ڕۆژە جۆرەکەی تریان هەتاوەکو 5 ڕۆژە واتە 96 ساعتە هەردوو حەبەکەش بە دڵنیایەوە لە 24 ساعتی یەکەمان ڕێژەی سەرکەوتنیان زیاترە بەڵام حەبەکان لە سایاسایی نین بەتەکید لەو لەبەکەش لە سایاسایی نیارۆکو لە ئەوڵیشە ئاماژەم پێکرد هیچ جۆرە ڕێگەیەکی مەنعکردن لە سایاسایی نییە زۆر باش بەس ئەکرێەوە بەکاربێنێ زۆر باشیشی هەیە بەڵێ باشە دکتۆرەکەژان سپاسی بەڕێستەکەی سپاس بۆ زانیاری وەردەکانت بینەرانی خۆشەویستێ لێرە کوتایی بەم بەرگە و بەم بەرنامە هێنین شاڵا لە ڕۆژانی داهاتوو لە خزمەتان نابین خواتان لەگەڵ